لەسەر ئەو 20 ساڵە لێرەیشە دەکەم لە بەدەست باوکی فێر بوومە پێشتر ئیشکا زۆر بوو مەشارع دەکرا بوجا هەبوو خەڵک خانووی دەکرد بە ئێستا کە بەهۆی بوون ئەو قەیرانەوە خەڵک واز لە هەموو شتێک هێناوە بە ئێستا سەب ئیشەکە بەرەو باشی دەڕواتن خەڵک بینای دروستەکان دروست دەکات ئەوە هاتیمە لێرە جام شتی بکڕم خانیم تعمیر کردە شتەکانیشم پێ جوانە گەڕام لێرە لەو دوکانێکی جوانم پێشساوی کرد ئەمیش هەر دەرە مادەم بکەم شتێکی جوان بکەم وەلە پارەمارە ژاڵ ئەوەی جاران نییە باشترەوە یعنی شتەکە هەرزارتر لە جارم. من لەبەدەستی ماوم فێرەوەی شێبوویمە ئیشەکەشمانیش بنی دۆزیە پێڵاو چاکردنەوەیە 7 ساڵەوەی شەیەکەم دوای پاشەوە 7 ساڵە من مەشینێکم کڕیجەیەکم بۆ خۆم دیار کرد هاتم لەگە ئامۆزاکەم دانیشتم پێکەوە ئێستا 2 نەفەر لێژ دەکەن ئیشی فەرشە و درومانی پێڵاویە و جەنتایە و زۆری ئیشکێژە زانین چاکەین ئێستا ئیشەکە ئەم حکومی پارە زۆر و پێراوی ئەرزانە خەڵکەکە یعنی فەقیر هەیە پێڵاوی چا دەکاتەوە بەس هەیە چا ناکاتەوە فڕێ دەدا پێڵاوی ئیشیمە وچ جارە نەما زۆر زەعیف بووە کابرا دێ پێرای خۆی وچ جارە دێت چا ناکەتەوە پێشا زوو ئێستا پێرا بەدە هەزاری دەکڕی دێت چا دەکەتەوە پێشا بەس فڕێ دەدا ئەوە ئیشیمە ڕۆژانە 10,000 بی 5,000 بی لۆ ماڵێ بەمەوە بەستە سەر و زیادە شتی ئەف دەربرین مەڤەکرید تقریبا 3,000 نانی بترم چێتکن خەڵکشکی محتاجەش گوندا هەموو تێنێتێ ئەم نانێ چێتکن عسکەریە و ئێدمالاینە و خەڵکی الڤریکێمە لۆ مافچەنان تەیە چێکرد فرنابەر یەلسنونێدا بەری ڕەڤێژی فرنابەری بوون هۆژی فرنابەری چێف دەربرن 3 ڕۆژە و مەڤەکر فرن وە مستەمرە بشغل هەتایو أزيل فرني دايما متشغل مشغولة هشكا أقدر برينا وهذا شغلين هوي ضعيفة خل إيكيما هكا دعوتوها بين شغلي باشا كيف خلق جيناني مرتي خلق وقر يابان نت بيجان شغلي چتروبا الباقة لكانينا بكرن